جابر یەکێکە لە سەحابەکان ڕزا و ڕەحمەتی خودای لێ بێ دەفەرمێ ئیذا صمت فەلیەصم سەمعک ئەگەر بە ڕۆژوو بووی سەمع تەنانەت پەروەرگارش لە قورئانەکەیدا کاتێ باسی جۆ و چاو و دڵ و دەست و قاچمان بۆ دەکا جۆی لە پێش هەمووی هێناوەتە پێشەوە. لەبەرەوەی برا بەڕێزەکانم جۆکەیە خەتەرە، جۆکەیە ترسناکە. ئەگەر هەموو جۆکانمان بگرین جۆبیستی غەیبەتچیەکان نەبین پرژین بێ لە ڕووی ئێوە سەرشۆڕە بن کەس نییە گوێیان لێ بگرێ، بەڵام کاتێ تۆ گوێی لێ دەگری لە ناو دوکانیت کەسێت تێ غەیبەتی کەسێکەکە هیچ قسە ناکەی بەس بۆەوەی شتێکت لێ بکڕێ خاک وە سەرت. جۆکەی خۆت بگرە. جابر دەفەرمێ ئیذا صمت فەلیەصم سەمعک با گوێت بە ڕۆژوو بێ. براکانم گوێمان چۆن بە ڕۆژوو دەبێت لە مانگی ڕەمەزانە؟ گوێ مەگرن لە گۆرانی، گوێ مەگرن لە بوختیانچیەکان. هەر مەجلیسێک کۆڕێک ئەچیتە ناوی ئەبینی غەیبەتی مسلمانانی تێدا دەکرێت هەرسەوە جێی بێڵە واللهی بمێنیتەوە ئەوە تۆ فتارت کردووە ئەوە گۆشتی براکەت هێشتا کە ڕەنگە نیمەڕۆ بێت و نوێژی نیمەڕۆش نەکرا بێ. ئەوەی تر تۆ بە ڕۆژووی چی با قسەتیش نەکرد بێ تۆ شەریکی لەگەڵیدا سەمعوک و بەسەڕوک. ئەمجا چاو دەبێ بە ڕۆژوو بێ براکانم، نابێ سەیری ناموسی مسلمانانی پێ بکەی نە لە ڕەمەزان نە لە غەیری ڕەمەزان. لەبەر ئەوەی برا بەڕێزەکانم کە سەیرت کرد سەیر کراوی، کە سەیری ناموسی مسلمانێکت کرد سەیری ناموسەکەی تۆش کراوە بە بیاوای ئاگاد لە خۆت بێ هو ئازانی تۆ پاڵەوانی ناوەڵڵا تۆ کەسێکی خراپی. خوشکەکەت دایکت براژنت دا بە فتارەتدا بە خۆت نازانی کەسێکت نازڵ کردکەوە سەیری ناموسەکەت بکە بەهۆی چیەوە؟ لەبەرەوەی تۆ سەیرت کرد. بەڵام ئەگەر بتەوێ خوشکت دایکت بە تەنیا بە چۆڵێکیشدا بڕۆن کەوا نەترسێ هیچ شتێک زیانی پێ نەگەیەنێ ئەوە ئەو کاتە خۆت بپارێزە باکی ئەوانت نەبێت و قەت دڵت لەلایەن نەبێت.